ڕێز خۆشەویستی بەڕێزان چۆنن هاوڕێیانە سەر ڕووداوانەی سووریا کە زۆر بە خێراییە هەمان ڕووداوی 2014 هەست پێ دەکرێت هەندە قسە و باز دەکەین ئێستاکە ئێمەش هەندە قسە و باز دەکەین هاوڕێیان دەنگم هەیە خوا ئەگەر ئەوەیە لێک شتێکم و بزانام دەنگم هەیە بەخێربێ کاک خالیت بەخێربێ کاک خالیت سەرچاوی ئێمە دەنگ هەیە هاوڕێیان پێم خۆش بوو هەر گەرماوگەرم هەندێک خەبەرتان پێ بڵێم خەبەری دڵخۆشکەریش هەیە بخۆم لەکنە خۆمە نازانم لە تەماشا ناکەم بەڕێزان یەک دقە ئێستاکە بەس لە پەیزەکانم بڵاو کەمەوە خەبەری دڵخۆشکەر دیارە شەڕ کارە ساتە هەمومان دێ ئەم بۆ خۆم زۆر دژە شەڕم یعنی جەرجی شمژان دەکات لە بۆ منداڵی فەڵەستین لوبنان ئیسرائیل یەکانیش خەڵکی مەدەنی بەڵام جەنگاوەرەکان کە یەکتر دەکوژنەوە شتشکەیە بەڵام بۆ خۆم بەڕاشکایی بڵێم ینی مرۆڤایەتیم پێ لەسەروی هەر هەموو ئەو شتانەدایە نیگەرانم لەو شەڕی کە ئەوە بۆ بەسکە ڕوژ دەدا ئینسان خەم لە نەتەوەکەی خۆی وە پلەیەک دەخوا بەڵام وەکو گوتم ئەمن ینی بەجددی پشیلەیەک سەگێک دەبینن کە هیچ ناسنامەیەکی نییە من زۆر پێی تێکەچم کاتێک ئەزیێت دەدرێ مرۆڤیش لەو چوارچێوەیە دژی ستەمین دژی ماڵوێرانین لەو ڕەنگە زۆرم پێ ناخۆشە بەڵام کە شەڕیش ڕوودەدا بێگومان ئەمن زیاتر خەمی نیشتیمانەکەی خۆممە بەڕاستی خەمی نیشتیمانەکەی خۆم هاوڕێیان دەنگم هەیە خۆت بەڕێزانەکە یەک کەس چوارچێوەیە بالێکەینەوە دڵنیان بەبێ ئەوە خەبەری دوایین پەیج و ئەکاونت کە فڕێ دەدەم بڵاو دەکەمەوە هیچی تر ئەز ئینسان لەو ڕوانگەوە ینی پێی خۆشە کە هەر شتێک ڕوو دەدا لە قازانجی کورت تەواو ببێتن بەڵام شەڕ ئەمن وەکو گوتم 100 بارە و ملیۆن بارە شەڕ کارە سادە شەڕ هیچ قازانجی نییە کەس دڵی خۆش نەبێ بە شەڕ هاوڕێیان یەک با هەموو کەس بزانێت تەحریری شام من وەم دەزانی بەڕاستی تەحریری شام ینی سەر بە تورکیای تەواوە ئەوان نەک بە پێچەوانەوە ئەوان بەشێک نین لەو معارەزە تورکیای ببوورن لەو معارەزە تورکیای کە هەیە کە معارەزەی تورکی هەیە جودایە معارەزەی سووری کە ئەوان 100% سەر بە ڕژێمی ئەردۆغانن تەحریری شام نەخێر زیاتر لەگە ئەمریکا و ئیسرائیل و ئەو ئیتیجاها غەربیە پەیوەندییان زیاتر هەیە داڵم لەگە تورکیاش علاقەیان زۆر خۆشە بەڵام ئەو سەرچاوی بەمی گوت کە لە ناوقوڵایی ئەو شتانەوەتی نەخێر تەحریری شام لەگەڵ جەماعەتی تورکیا لەو ماوانە لە عەفرین شەڕ و پێکدادانی گەورەیان ڕوویدا بەشێکی عەفرینیان گرت هەمومان لە بیرمانە لەگەڵ ناوەخۆیان تێک دری بەربوون بۆیە تەحریری شام دەستی 100% تورکیانیە کە ئێمە بین لی بترسین سبەینێ ئەو بێ زیاتر لە چوارچێوەی وڵاتانی ڕۆژئاوا ئەگەرچی ناویان بە ئێرهاب نووسێ و نازانم چ وەکو داعشیش دەستی خۆیان بوو یعنی ئێستا هەموو هەواڵەکان بۆ هەمان تەجروبەی داعش بە ڕەنگەشکە دووبارە دەکەنەوە بۆیە تەحریری شام هێزەی تۆکمەیە چەکی پێشکەوتیان هەیە عەقیدەیین جەماعەتی قاعیدەی قەدیمن ئەبوو نەسر ئەوە جەماعەتی نەسرەیە دوای ئەوە بوونە ئەو ناوە کۆمەڵە گروپن بەڵام 100% لە دەست تورکیانین ئەوە شتێکی دڵخۆشکەرە لەو خاڵەدا کە لەگەر ئەمریکا و ئیسرائیل پەیوەندیان هەبیوە ئەو ڕووداوانە بەڕێزان ئەوە دوای شەڕاگرتنی حزبڵڵا دەستی پێکرد بۆیە شەڕ لە سووریا دەستی پێکردیە ئیسرائیل لە عێراق و سووریا بە ڕەنگەشکە دێتە پێش ئەو ڕەنگەی کۆن هەیبوو بە ڕەنگەشکە دێتە پێش ڕەنگەکەی چۆنە شەڕی شیعە و سونە بە دووری مەزانە
دیسان وەکو 2014 چۆن داعش دروست بوو ئەوانە نەکە لە بۆ سووریا لە بۆ عێراقیش بەکاربهێنرێنی ئەگەر هەیە بپەڕێتەوە ئەو شەڕە لە بۆ عێراقیش و حەشتی شەعبی و هێزەکانی ئێران و کە موئامەرەی گەورە لەو شتەیە لە ئێرانە سووریا نییە بەڵام سووریا بەشەکە لەو هاوشەشەیە ئەوستا چاوی بەم گوتی هۆکاری سەرچی هێرشەکە یەکەم ئێران دوو لاوازبوونی حزب اللهە وەختی خۆی حزب الله حەلە بوو ئەوانەی دەپاراست کە حزب الله وەزعی خراپ بووە هێزەکەی کشانتەوە لە بۆ لوبنان ئیتر استقلالیان کرد و ئەوەی گوت ینی ڕێمی بەخۆتان جێتان لە هەندێک خەبەر هەبیە من نامێ عەرەبیەکانتان پێ بڵێم وەکو خەڵک من ئەو خەبەرم لە کوردی جێرێ بووە یعنی بە درۆن و ئەوانە مدەڕەب کراینە لەلایەن ئۆکرانیەکان هەتا وتی بە ناوی یەکەی فڕۆکەوانی شاهین ئەو ساڵێک زیاترە هێزەکانی ئۆکرانیا پەروەردەی ئەو هێزە دەکەن بە درۆن هێریشیان کردیە بۆیە جێشی سووری و جێشی ئێرانی وەزعیان زۆر شەڕ بووانی لە پڕەک هجووم کرد بەس ئەو هجوومە تەختیتە چکۆم بووە بەرنامە ڕێژیە و بەڵام لەو تۆقیتەی بۆیە دوای شەڕی لوبنان یەکسەر دەستیان پێ کرد و ئەگەر هەیە بپەڕتەوە ناو عێراق ئیسرائیل لە زیاتی ئەوەی وەکو ئەمریکا ئێستا شەڕ دەکە بەس بە چارە و بە چەک دەکاتن هێزی کوردی بەکاردێنی هێزی کە بەکاردێنیتن ئیتر بەس کوردیش استفادە لێ دەکە ینی کوردیش چ بکاتن هەندێک خەڵک یە پەگە بۆ دادەستی ئەمریکا کاچ خۆم ئەدی چ بکاتن یعنی چ بکات و لە بەرامبەر ئەو هەموو چوارچێوەی هەیە ئەو هەموو معامەرەی لە کورتەیە کورد دەبی هاوشیشە خۆی لەگەڵ ڕۆژئاوا نزیک بکە بەهێزترین کارتیتی و عەقلانەترین کارتیتی کە لەگەڵ ڕۆژ لەو خەتە بڕوە ئەو خەتە براوەی یەکەم دەبی لە کۆتاییدا یاریکەری سەرشیان بەڕێزان من خاڵش کەش زۆر گرنگە دەمێ بڵێم تورکیا یاریکەری سەرچی نیە لەو ڕووداوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەوە خاڵەشی زۆر گرنگە وەکو کورد یاریکەرم هەندە جار یاریکەرێکی خراپترە لە کورد هەندە جاریش باشترە تورکیا بڕیاردەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە ئەوە زۆر گرنگە ئەمە بزانین ئەوەی بڕیاردەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە پلەی یەکەم ئیسرائیلە ئەمریکایە رووسیایە تورکیا و ئێران سانەوین لە چاویان یعنی ئەوە نین کوردیش ڕقەمەشی گرنگە بە تایبەتی لە ڕۆژئاوا کە وەزعی کورد زۆر باشە من ئەسە پێتان دەڵێم لە چ باشە ئەمریکا و ئیسرائیل کە محەڕەکی ئەو جموجۆڵانن و موئامەرەکە لەسەر ئێرانە و حزب الله کە نەمایە زەعیفە بۆیە ئەو خەرقە ڕوودایە هەموو لایەک ئێستا پێویستیان بە کوردە لۆ لەبەر لە ئەمریکا و ئیسرائیل شیعە ئەو دەبینن یعنی سەر بە ئێران و سووریانە سنە ئەو هێزە تیرۆریستیە دەی سیقەش نییە سبەی لە ئیسرائیل وەکو حزب الله و حەماس و جیهادی لێ دروست نەبیتن تاکە شتە کە ئەوی شەڕی ئیسلامی توندڕەوی پێ بکرێ کوردە دەبەرەوەی هەمان هێزی عەقیدەیینە دەی پارێزن و ئەو منتیقانە و گرنگی پێدەدەن و کورد پێگەی خۆی هێزە خاچی لە دەستە حەقی ئەو کەسێ هێزی هەیە فشەیە حەق ناخوە قسەی بری قەدار ماف و ئازادی و ئەو شتانە لە ڕۆژهەڵاتە پڕ لە چێشمە چێش ناخوە کورد هێزی هەیە تۆکمەیە خاچی لەبەردەستە و 4-5 ساڵە کورد 4-5 لە چاردەوە تا ئێستا لەگەر وڵاتانی ڕۆژئاوا بڕوا بکە سەرچاوی بەمی گوتم باشە ینی تەحریری شام درۆنی هەیە ئێوە درۆنتان هەیە گوتی کورد نەک درۆن ئەو چەکانەی ئێمە هیتمان تەحریری شام نیتی بە تایبەتی لە شەو ڕەنگی گوتی لە ڕۆژ شەڕیان پێ بکرێت لە شەو نازۆری لەیلی و نازام گەک دنیا چە چیژما گوتی ئەوەی ئەمە ئەمریکا دایک بە ئێمە ئەوان نیتیان بەرگایمان ناگرن بۆیەش خۆیان لێ نادەن لە ئەوەی مەقسوود و شەهبا و تەڕەفعەت وتم ئەوەی تەڕەفعەت وتی 2000 رووسیا لێی داینا لەبەر ئەوەی ئەتوکە با ئەو خەبەرە بڵێم مەتاڕی حەلەب و چار دەوروبەرەکەی 3 بەش ئێستا هێزی کوردی لێدانرا ڕژێمی ئەسەد پەنای لۆ کورد کرد داوای لێ کرد دەستی لەگە بگریتن ئەوانیش خاڵەشی زۆر پۆزتیفە بەشێکی گرنگی حەلەب دیگە لەو دووگەڕەکە ئێستا لە دەست هێزە کوردیەکانە بە چەکی پێشکەوت و بە هێزی کاریگەر بە پاراستنی ئەو ناوچانە بێگومان ڕەنگ بی ینی تەحریری شامیش وەکو داعش بسوڕێتەوە تاچکو هێزە جەها ینی ڕاست تەنسیقیان لەگەر ئەوانە هەیە بەس وەکو داعش
انقلاب بکەن یان ئەوە تا گەمەکەوا بخوازی کوردی ژماندی بکەن بۆ ئەوی تەنازلی پێ بکرێ کورد چەند مقاومەت دەکاتن وتی ئەمە بەلای کەم 6 مانگ مقاومەی ئەو هێزەمان پێ دەکرێ ئەو هێزە بۆیە خۆی لەمە ناداتن خۆی لەمە نادا قرسە بێ خۆی لە ئێمە بدا شەڕەشی زۆر سەختی لۆ دروست دەبی بۆیە ئێستا لایەکی حەلەب کە تەبەردەستی کورد جگە لەو دووگەڕەکە وتم لینک و خەت و هێز و ئەوانەتان هەیە وتی زۆر چەک و تفاق و ئەوانەمان زۆر بە بەسیجی پێدەگەێنرێ ئەوجا نقطەکە لێرەدا ئەو هێزەی هەیە تا حەدێک وتی سەر بە خۆی خۆیان هەیە ینی ئەوە نییە بڵێ کرێگرتەی سەتاسەتن من نازانم ئەو قسەی برادێک وتی سەتاسەتی بڵێ سەر بە ئیسرائیلەوە بەس گەمەکە ئەگەر هەیە بپەرتەوە عێراق و ئیسرائیل نەتەوتی دوو سەرچاوە هەیە یعنی کە زۆر گرنگ بوو یەک نەتەنیاهو لێدوانیدا وتی ئەسەد یاری بە ئاگر دەکات یارە لەو جموجۆڵانە ئەسەد کۆمەڵێک جموجۆڵی کرد دوو کاتێک بەڕێزان کاتێک وەرە سیرکە مفاوەزاتی کورد تورکیا سەری نەگرت هەموو ڕووداوەکان ئەو قەیوم و مزایقەی کورد و ئەزیەتدان و ئەوڕۆ هاکان فیدانی شادتە هەولێر بنمونە هەر موعامەرەیە لەسەر برادەرانی ماکۆن هەموو ئەوانە شەڕ بەردەوە ئەمە هەموو ئەوان نیشان دەدەکە وەزعەکە خراپە تورکیا کە لەگە شەڕی کورد هیچی یعنی نەیتوانی بە مفاوەزات ئەو مفاوەزاتەی ئەو دەیەوێ تورکیا ئەو مفاوەزاتێک بەزەو خۆی دەیەوێ برادرانی قەندریش بە شەرتی خۆیان دانەوێت دنیای سیاسەتی شوایە هەر کەسە بەکاتی خۆی گرنگ ئەوڕۆها هاتنێک کە هاکان فیدانیش بەشەکە لەو هاوچەشە نوێی سیاسی کە من بڵێم مەسرور بارزانانی خۆ شەرم نییە پێت ناڵێ حکوومەتی هەرێم وتی سەرۆکی کۆ ئارگێ و دوو ئەوەندەی تەکیدیان لە هەولێر برێم وروشەی حکوومەتی هەرێمیان هەرێم نەکردەوە هەر وتیان هەولێر هەمووی لەسەر بەغدا بوو باوڕێیان هیچ حسابیان لۆ ناکەن بڕۆ سەیرکەن هەمووی لەسەر بەغدا بوو قسەکانی هاکان فیدان هیچ باسی کوردستانی نەکرد لە هەرێمیش کە گوتی هەولێری دەگوت وەزائیدەن سەرۆکی کۆ ئارگێ کرد لە ناو کوردستان ئاوا ئیهانەتان دەکەن بەرحاڵ خەسەتا شێستی قسەکانی هاکانیش لەسەر ئێرهاب و تیرۆر و ئەوانە بوو مەسرورش کە تەئیدی قسەکانی کردەوە بەرحاڵ بووە تورکیا هەوڵیدا لەگە ئەسەد ڕێککەویت کا پێکەوە دژی کورد بن ئەسەد نەهات دەبارەیانی اتفاقیان نەکرد ئەو شەڕەوا دەکە زیاتر بینیان تێک بچی بینی ئەسەد و تورکیا ئەوەش بۆ کورد قازانجە ئەگەنان تەنسیقیان بکرد بە تەنسیقی ئەو دوێ لە دژی کوردە ئێستا ئەوە زۆرێک لە دابڕانە ڕاستە زەختەکە لەسەر ئەوەی کە لەگە کورد پێک بێت برم لەسەر کورد پێک بێن بەس کە پێک نهاتینە ئێستا کە برینەکە قوڵتر بۆەوە دیتنە یعنی موعامەرە لەسەر کورد قچەک دوور دەکەویتەوە لەو خاڵەدا دووش وەکو گوتمەوانە ئیسرائیل و ئەمریکا نەک وەکو معارەزەی سووری ئەو معارەزەی سووری هەیە لە ناو عەفرینە وتیان تەحریری شام بینیشی خراپە لەگەڵیان لە هەمووی گرنگتر ئێستا کورد بەشێکی گرنگی حەلەبی کەتە بەردەستی بە تایبەتی مەتار و چاردەوروبەری و هەنگەڕەک و وەگەڕە کوردیەکان و ڕژێمی ئەسەد سبەی هەر شتێک بێوێ کورد شەرتی خۆی لەسەر فەرز دەکاتن ئەو منتیقانە سەحب بکە مثلەن حەلەبی تەسلیم بکاتەوە ئەتوو لە دنیای سیاسەت هێز دەخوا نەک قسە و نەک ئەوە بۆیە ئەوە بەسەرێک کە شەڕەکە هەر ڕوویدایە پلانەکە هەر هەیە ئیتر بۆ کورد ئەمە خەمی ئەوەمانە ناوچە کوردیەکان نەفەوتێ بەڕاستی ئەو موعامەرە گەورەی کە تورکیا هەموو جموجۆڵەکی زڵدی کوردە بڕوا بکەن کاتێک کە ئەسەد لەگەری دانانیش لەسەر کورد بوو مفاوەزات دەویست مفاوەزات بکاتە چەکێک لە بۆ لاوازکردنی ئەوەی کورد لە هاوشنوەیە کەمترین شتی بەبەرکردی ئێستا تورکیاش ئاگر خۆشکەری ئەوەیە شەڕ رووسیا و ئوکرانیا ئەوانە ڕەنگی لە ئەوەی عەرەبی زۆر باز دەکرێت من نامەوێت باز بکەم ئەو شتانێکە بە خۆتان دەزانن سووریەکانیش هاوڕێیان پێویستیان بە خاکە کاکە 3 ملیۆن 4 ملیۆنیان لە تورکیا ئەو پەڕی زەلیلی دەکرێت دەبی هەندێک خاچیانە دەست بی تاوەکو ئەو خەڵکی خۆیان بگەڕێنەوە ئەوانە زۆربەی سونین ئەو منتیقەی حەلەب و ئەو لایەکە ئێستا پڕ لە شیعەکرایە هەر بۆ زان دوێنێ شەو لە بیرم چوو ئەو سەرژمێریە بەسەرێک زۆر خراپە هاوڕێیان قەومیەی تێدانیا شیعەگەری زۆر زاڵ بووە لە هەموو عێراق هەتا لە بەغداش بووە نەتەوە شیعەیان نەتەوە و ئاینیان تێدا نەنووسی گۆلەکی گەورەیان لە کورد کرد ئەوە وەختەشکە دەینەوە سەر ئەو نقطەیە
بەرحاڵ ئەو هێزەی کە دوێنێ فشەی کرد دەچینتە لە ڕافعەت دەگرن ئەو ێمە زانیم دوێنێ تیارەی رووسی خراپی لێدانا رووسیاش یعنی هەست پێ دەکرێت گەمەی تێدا هەیە لەلایەک لەگە ئەسەد هەندە چیلۆ لێدا لایەک مەجای داهات نیوەی حەلەبی گرتیان بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە کورد زەحمەتە ئەمە ناتوانانی بری یەکلاکەرشی مەسعود بارزانی و نێچیری لێدوانیاندا وتیان ئێمە ئێستا لە وەختی داعش وتیان جیرانی وڵاتە چین کە 1000 کیلۆمەتر هەیە قەزیان لە داعش بوو دوای ئەو داعش بایداوە لە جیاتی لۆ بەغدایە بڕوا هاتە هەولێرێ هاتە کوردستان هێزی ئیسلامیانە هیچ زەیسی قەنین ڕاستە حتا حەماس و جیهاد و ئەوانش کۆن بڕۆن بپرسنە تاریخ ئیسرائیل لۆ دژایەتی حرەکەی چەپ دروستی کرد بۆ ئەو بەڵایە لە بۆ خۆی ئەو هێزانە ڕاستە سەر بەو دەوڵەتان بەڵام گرنتی نییە زۆرێک لەسەر بەخۆییان نەیە و پرۆژەی شۆڤینی ئاینیشیان هەیە بۆیە سبەی دژی کورد بوون مانای ئەوە نییە بەڵام کورد پێگەی بەهێزە وتی چەکی بەهێزمان هەیە ئیمە بەهێزترە ئەمریکا و ئیسرائیل لە ئێستا ناتوان پشت لە کوردکەن لەبەر ئەوی لەویان باشتر نییە و لەو شەڕەی کە هەر ڕوویدایە بەداخەوە بەششی گرنگ ئێستا لە حەلەب لە دەست کووردە و هێز و ئیرادەی کورد لە هەموو ڕێکەوە باشترە ئەوانە شتەشی دڵخۆشکەرە ئێستا پێگەی کورد لە ڕۆژ ئاوا بە دەقات لە هەرێمی کوردستان بەرزترە ئەم کە 10 جار زیاترەوە بڵێم ئەوەندەی ئەمریکا حساب لە ڕۆژ ئاوا دەکە لەو هەرێم ناکات لەبەر ئەوەی ڕەوشی منتیقەکەوا دەخوازی ئەمریکا و ئیسرائیل لە کوردیان باشتر نییە لە منتیقە کە صادق بی عەقیدەیی بی شەڕی دەستە ئەوەی پێ بکرێ لەبەرەوەی ئەمریکا لە جیاتی جندی خۆی بە کوشتە بەڕاستی کورد بە کوشتە دات لەبەوەیش قازانجە کوردیش قازانجیتی کە لێ ناگەڕێ ئەو موعامەرەی لە سەریتی لە تورکیا و لە ئێران و لە سووریا دژیکیانەك پێویستی بەو دەوڵەتە ڕۆژ ئاواییانە هەیە بەهەرحاڵ هاوڕێیان نوقتەکە هەر ئەوەندەیە وەکو گوتم سووریا زوو درەنگ تەقسیم دەکرێت عێراق هەندێک کێشە لێ دروست دەبی من نازانم چۆن دەبی چۆن نابی بەڵام ئیسرائیل بۆی بگاتە ئێران دەبی چاردەوروبەری خۆی خاوێن کاتەوە چاردەوروبەر خاوێنکردنەوە چ بوو حەماس بوو حیزبوڵڵایە لە سووریایە عێراق هەندێک هێزەکە ئیتر ئەوزە دەتوانی لە ئێران بدات بۆیە شەڕەکە ئەخیری هەدەفەکە ئێرانە ئیتر ئەوە ململانێ بۆیە ئێرانیش هەموو قۆچ خۆی دێتە پشت ئەو شتەیە کوردیش لەو ناوەی لەگە ئێران علاقەی خۆی هەیە یاریکەرشی سەرچیە لە منتیقەکە ئەو دەبی خۆمان پێ بچووک نەبێ هاوڕێیان بەهەرحاڵ ئەو شتانە بوو ویستم لەگەڵتان باز بکەم بە هیواشین شەڕکۆتایی پێبێ بەڵام ئەوە بەدەستە من نییە نەک بەدەستە من نییە هەموو جیهان داوای لە ئیسرائیل کرد شەڕ ڕابگری کە 44,000 ئینسان منداڵ و ژن کە 175 بەداخەوە شەهید بوو بەدەستی هێزەکانی ئیسرائیلی 1000 مەدەنی ئیسرائیلی شەهید بوو بادەیان سەدان هەزار 110,000 تقریبا فەڵەستینی بریندار بوون 4-5 ملیۆن فەڵەستینی و لوبنانی ئاوارە بوون شەڕ کارەساتە بەڵام کە ڕوو دەدا ئینسان پێی ناخۆشە ناوچەکەی خۆی خاچ خۆی نیشتمانەکەی خۆی کەمترین زەرەری پێکرد لەبەر ئەوەی کەلەمەدە قەومێ کەس بە کەڵکمان نایەت کەس بە کەڵکمان خەممان لێ ناخوا بە هیوان ئەو شەڕانەی کە ڕوو دەدا بەلای کەمترین زەرەری لۆ کورتە بێت ولا قازانجی سیاسی بکە ئەوەی تا ئێستا هەیە پێگەی کورد وەکو پارتی ویچێتی نییە هاوڕێیان من دوایین خاڵ لەسەر ئەوە بڵێم بەڕێزان ئەوەی بەسەر دیتان داعش هات پارتی هەموو هەرات هەر هیچ نەبوو هیچ دیتان لە مەخموری و پارتی چی کرده بوو کاکە لە کوردستان هەولێرتیە هیچ نەبوو بەس گوتیان داعش دێ هێشتا نەهات بوو ئەوە ڕۆژ ئاوا نەبوو ڕۆژ ئاوا بەبێ ئەمریکا شەڕی دەستەوی خەی لەگە داعشتا کرد دیتان چێ خاوەن ئیرادەیەکن بۆیە ئەو هێز و ئیرادەی لای کورد هەیە لە ڕۆژ ئاوا لە ئەوە نییە لە هەولێر نییە پارتی فشە نەکەن هەندێکیان زۆر دڵیان پێخۆشە لە میدیاکانیەوە پیشاندن کە عوقدان هەیە لەگە مەزلوم کۆبانی مەسعود بارزانی عوقدەیە هەز بە زعف دەکات مەزلوم کۆبانی لەوی بەرزترە لەوی بەهێزترە بڕوا بکە کورە زۆر سەیرن یعنی تەسەوڕ دەکەی ئەو هێزەی هات ئەفرینی کرد مەسعود بارزانی لەو ماوانە استقبالی کرد پارتی استقبالیان کرد ئەو ئێستا کە ئەردۆغانی دەین لەگەر هاکان فیدانی وا دەکەن وەرە دەیان بینن کە ئەتراف بە کورد ناکە بەس دژی لەپەکەن
بابلۆقیان خستنە سەرێ و ئێستاش لە میدیاکانیان سیر کە زەبتی ئەوەی تەمەنای ڕوخانی ڕۆژئاوا بکەن کورە نەکەوە ماڕدان میدیای سێبەری پارتی کە سیاسەتی پارتی لەوەیە دژی ڕێبوار تەهان محافزی کەرکووک ئەوان لایەن زۆر ئاساییە ئەو محافزە شۆڤینە عەرەبیەکانی کە لەوێن دەبی بڕۆ سەیری میدیایەکە ئیش دەکەن لە بۆ تێکشکانی ڕێبوار تەها لە کاتێکدا ئەو پارێزگارە کوردە لەوێ بی باشترە من وەکو پارتیەکان نیم بەرمونە من لەگەر ئەوی شاخەوان تەها کوڕە جاشەکە پارتیە بەڵام دەستی خۆشبی لەوێ دیفاع لە حقوقی کورد دەکات نە مەزلومیەتان نەک لە گورد لەسەر ئەوە باشە من بۆ دژی شاخەوان عەبدوڵڵا بم لە بەغدایە دەستی خەبەریان لەسەوی دامێ کە وا بکڕم بابە کووە من دێمە ینی کابرایەک شاخەوان عەبدوڵڵا منەک لە بەرتی لە ئەوەیە بەس کە لەوێ شەڕی کەرکووک دەکە ئەم بۆ بچم زدی بم چییە وەڵا پارتیە من ئەمنی قەومی کورد لە هەمووی ئەوە گرنگترە بۆیە شەرم لە خۆتانکەن پارتێکان دژی مەزلوم کۆبانین دژی ڕێبوار تەهان کورد زۆر گرنگە دەمی ڕۆژئاوا بکە دەمی کەرکووکیش بکات پارێزگارێکی کورد هەیە بە سەدقات لەو پارێزگارە شۆڤینیە باشترە بڕۆ میدیای سێبەری ڕکلام دەکەن لە بۆ تێکشکانی ڕێبوار تەهای ئەوە خیانەتە کاتە